زیاتر لە 4 ڕۆژە وەکو فەرمانبەرانی زانکۆ ڕاپەڕین هاتوونە دەرەوە بۆ چەند داواکاریەکە ئاراستەی سەر و خۆمانی بکەین و حکوومەت یەکێک لە داواکاریەکەمان کە ئەولێتی داواکاریەکانمانە و مافێکی سەرەتای خۆمانە موچەیە لە کاتی خۆیدا وەکو پێشتر حکومەت بەڵێنی دابوو کە لە 30 ڕۆژدارێک موچە بدات بەڵام بەداخەوە بەڵێنەکەی خۆی نەبردە سەر و زیاتر لە 40 ڕۆژ تێپەڕەوە ئێمە موچەی مانگی 11 وەرنەگرتووە و هەروەها داواکاری تریشمانێک کە لە 2015ەوە پلەبەرزکردنەوەی فەرمانبەران وەستاوە ئەوەش حەقێکی شەرعی خۆمانە هەر ئێمەنە هەموو فەرمانبەران هەموو چین و توێژەکانی سەر بە حکومەت هەم مامۆستا هەم فەرمانبەر کە پلەبەرزکردنەوە وەستاوە داوا دەکەین بە زووترین کات ئەو حەقەمان بۆ بژێڕێتەوە هەم قەرەبووی ساڵانی ڕابردوو کە ئەو مافەمان خوراوە. ئێمە وەکو فەرمانبەرانی زانکۆ داوای مافی خۆمان دەکەین بایکۆتی داوامان کردو بۆی موچەمان پێ بدرێ وا 20 ڕۆژە موچە دەستی پێ کردو تا ئێستا ئێمە ناومان لە لیستەکەدانەوە بۆ دەبێ هەموو جارە وەزارەتی خوێندنی باڵا بکەوێتە دوای هەموو وەزارەتەکان ئێمەش بایکۆتی دەوام دەکەین و بەی شێوەیەک ناچینە ژوورەوە داوامەکە ڕدەگرین هەتا جوابمان دەدەنەوە. حکوومەتی هێرم نازانم یعنی هەتا دێ باری ئاوری بەرەو باشتر دەسێت لە حکوومەتی هێرمی کوردستاندا تا دێ نرخی نەوت بەرزتر دەبێتەوە ینی ئێمە چاومان لەو چاکسازیەوە بوو کە سەردەم چین توێژەکان بکرێتەوە بەڕاستی نەک چاکسازیەک چینێک بچێتە ژێرە و چینێک سەرخرێ ئێمە چاکسازیمان دەویست کە هەموو فەرمانبەران هەموو خوێندکاران هەموو چین توێژەکان ئەویانی موسەخۆر موسەکان لە کاتی خۆدا پێ بدرێت ئێمە داوا دەکەین موسەکانی بەستەرف بکرێ پشتیوانیان دەبین هەتا ئەو کاتانەی بەردەوام لە خەباتی مەدەنی خۆیان.